الحمد لله ثم الحمد لله. الحمد لله من علينا بالقرآن وبالإسلام وبالإيمان وبسيدنا محمد صلى الله عليه وسلم، ومحى بحبيبه وخليله وعبده ورسول عباده سان. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله سيد الأكوان الذي نبع الماء من بين أصابع يدي. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. أما بعد، خوشويستان إيمان داران، السلام عليكم ورحمة الله وبركاته. لو تاريم جمعمان دا أما جبا حقته راستيك كين كأويش بيامي همون خوشيونا خوشكانا دیارە خۆشەویستان و ئیمانداران، هەر نەخۆشی و ناخۆشیەکە بەسەر ئێمەدا دێت، ئەمە دەسەڵاتی پەروەردگارە و هەموو نەخۆشی و ناخۆشیەکان پەیامی ڕوونیان پێیە بۆ ئێمە، دەرس و وانە و عیبرەتی زۆر گەورەیان تایە بۆ ئێمە. بەتایبەت لەم کات و ساتەدا کەوا ڤایرۆسێکی نادیار بە هەزاران جار و هەزاران قات بچووکتر لە گەردیلەکان بەچاو نابینرێ، کە هەموو جیهانی بە چۆکدا هێناوە، هەموو جیهانی توی شۆک کردووە، دەستەوەستان ماون لە ئاستیدا بە خۆیان و هێز و جێژ و جاشیانەوە، بەڕاستی چەندەها پەیامی ڕوونی پێ بۆ ئێمە. یەکێک لەو پەیامانە ئەوەیە کەوا بەڕاستی خۆشەویستان، پێش ئەوەی کەوا هەموو شتێک ببێ، ئێمە ئیماندار و مسلمان هەر نەخۆشی و ناخۆشیەک دێ بەسەرمانە، پێش ئەوەی بڕۆین سەر پەیامەکان، پەیامی نەخۆشی و ناخۆشیەکان، ئەوە دەڵێم هەر نەخۆشی و ناخۆشیەک کە دێ بەسەر ئێمە، ئەمە دەسەڵاتی پەروەردگارە. ئێمە ئەبێ وەکو مسلمان کە وایەکێک لە ئەسڵ و بیر و باوەڕی ئێمە باوەڕبوونە بە قەزا و قەدەر، ئێمە تەسلیمی بین و سوپاسگوزار بین لە ئاستی دەسەڵاتی پەروەردگارە، چ خێر بێت یا شەڕ بێت، چ نەخۆشی و ناخۆشی بێت، چ بەڵا و مصیبەت بێ خۆشەویستان. خوا خۆی ئەفەرمێت: وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. خواهي تبارك وتعالى فرميت هر بلا مصيبة نارعتيك يبسر يوا، هر ناخوشيك يبسر يوا، براستي أو خير دار بو إيوا بلام إيوا نازانن، أو خير وبركاتي تيا إيوا نازانن. زور جاري إيوا شتان بي ناخوشا، بلام أو شتا بو إيوا کاری خێری تایە، شتی باشی تایە، بەڵام ئێوە هەستی پێ ناکەن. ئەنجا و هەروەها فەرمێت زۆر شتێک ئێوە حەز ئەکەن بە ڕوودانی پێتان خۆشە، بەڵام شەڕ و خراپەی تایە، زەرەری ئیمان و دین و ئەخلاق و ئابووری تایە، بەڵام ئێوە نازانن. ئێمە ئەزانین. والله يعلم وأنتم لا تعلمون. خوا زانایە و خوا فعال لما يريدە، بەڵام خوا ئێوە نازانن. کەواتە بۆیە پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان ئەفەرمێت من عجیبم لێتێ و سەرم سوڕ ئەمێنێ لە کاروباری مسلمانان و ئیمانداران، هەر کاروبارێکەکەن، هەر ئیشێکەکەن، بەڕاستی کاروبارەکانیان، ئیشەکانیان، چ خێر بێ چ شەڕ بێ، بەڕاستی چ خۆشی بێ چ ناخۆشی بێ، هەمووی بەڕاستی خوای تەبارەک وتەعالا خێر و بەرەکاتیان بۆ ئەنووسێت بە مەرجێکەوە شاکیر بن، سابیر بن، خۆگر بن، سوپاسگوزار بن. کاتێ خێر و بەرەکەتی ڕووتیەکە، سوپاسی پەروەردگاری لەسەرەکەی، لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. خوا فەرمێت ئەگەر سوپاسی من بکەن بۆتان زیاد دەکەم. ئەو مسلمانانەی کەوا لەسەر خۆشی و شادیەکان و نعمەتەکانی پەروەردگار سوپاسگوزارن، خوا بۆیان زیاد دەکا. لە کاتێکا بەڵا و مصیبەتەکان ڕوویان تێکا و سابیرن و خۆگرن، ناشکری ناکەن و ناسزایی ناکەن، بەڕاستی سوپاسگوزاری پەروەردگارن، سەبرەگرن، خوای تەبارەک وتەعالا پاداشتی زۆر گەورەیان بۆ ئەنووسێت. إنما توفى الصابرون أجرهم بغير حساب. پاداشتی صابران زۆر گەورەیە، پاداشتی خۆگران زۆر گەورەیە، بەهەشتی پانوبەرینە. من صبر ظفر. هەر لە دنیاشا ئینسان کە خۆگر بێ و صابر بێ، خوا خێر و بەرەکات ئەڕژێنە بەسەریا خۆشەویستان. کەواتە پێغەمبەر من سەرم سوڕ ئەمێنێ لەم هەموو کاروباری مسلمانانە کە چ خۆشی بێ و شادی بێ، چ بەڵاو مصیبەت بێ، خوا هەر ڕەحمەت و بەرەکاتیان بەسەرا ئەڕژێنێ. جا ئەم نەخۆشی و ناخۆشیانەکەوا بەسەر ئێمەدا دێ،
كمعلوم هم ولايك معنا المؤمن بلوي مسلمان لها مكة زياتر بلا لونزيكا لها مكة زياتر توشي نار عتبه پیغمبران انجا هاومیستی پیغمبران صالحان و پیاوچاکان انسان تا لخوا نزیک به خوای گەورە تاقیکردنەوەی زیاتر بەنسیبیەکە ئەگەر حیات و ژیانی پێغەمبەران سەیرکەین کە زۆر ناخۆشیان چەشتووە دەربەدەریان چەشتووە نەخۆشییان چەشتووە ئەولاد و ماڵ و منداڵیان تیاچووە زەرەری بەڕاستی دنیایان زۆر کردووە نەخۆشی و ناخۆشی ناڕەحەتی زۆر هاتووە سەرانە بەڵام لەگەڵ ئەوەیشا چونکە سابیر بوون ئەمە خوای تەبارەک وتەعالا تاقی کردنەوەتەوە مسلمان و ئیمانداریش تووشی نەخۆشی و ناخۆشیە بێ لێرەوە من پێش ئەوەی بەمەسەر پەیامەکان حەزەکەمەوە بڵێم ئەڵەم بە مولعید و بێدینەکان چونکە زۆر جارە ڕەخنەئەگرن مسلمانێکە تووشی ئەم ڤایرۆسە بێ تووشی ناڕەحەتی بێ ئەڵەن خۆ فڵانە کەس و زانایان وتیان مسلمانان تووشی ناڕەحەتی نابن یا تووشی ئەم ڤایرۆسە نەبن هیچ مامۆسایەکیانی و زانایەکیانی ئەو قسەی نەکردووە بەڵکو مامۆسا و زانانیانی لە پێش هەموو کەس پەیامی خۆیانیاندا بۆ پاراستن و خۆپاراستن بەڵێ وتیان ئێمە پەیام عەقیدە و بیر و باوەڕمان ئەوەیە ئەڵێن قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا ئێمە عەقیدەمان وایە هەر زەموو هەموو قازان و زەرێک بەدەست خوایە هەموو نەف و ضارێک بەدەست خوایە کەس ناتوانێت زەرر پێ بگەینە کەس ناتوانێت قازان و ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ ئەڵڵا خۆی فەعال لما یوریدە بەڵام لەگەڵ ئەوەیشا تەوەکوڵمان بەخوا هەیە عەقیدەمان بەخوا هەیە خوا بە پارێزەر ئەزانین خوا بە نافع و ضار ئەزانین هەر خوایە زەرر و قازان دەدا کەس ناتوانێت بئیزنی خوا نەقازانمان نەزەرر بە بەڵام لەگەڵەوەشا هەر پەیامی خوامان گەیاندووە وتمان ئەو خوای گەورە خۆیشیە فەرمێت وەلا تولقوا بئیدیکم إلى التهلوکە کەواتە مولعید و بێدینەکان مسلمانان تاوانبار مەکەن کاتێک مسلمانە تووشی نەخۆشی و ناخۆشیەکە بێ بەڵێن ئەها خۆتیان مسلمانان تووش ناوین هەموو کەس تووشی ئەبێت بەڵکو جارێکە بەڵا هات لە کاتی فەسادا بەهۆی فەسادەوە حتى بپیغمبریان ای رسول الله یا رسول الله کاتێک بەڵا بێت بەڵاکە عام بێت مسلمانانیش تیاچن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەڵامیانە کە ئەوانوتیان کە بەڵا هات هەموو دنیای گرتەوە ئەفەتهلیکنا ونحن فينا صالحون ئێمە تیاچین کە صالح و پیاوچاکمان تیا بێت تەقی و نەقیمان تیا پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ ئێوەش تیاچن چونکە ئەمڕۆ بەڕاستی صالح و پیاوچاکانتان بێدەنگ لە ئاستی ناحەقی و منکەرەکانە ئەمە بەمعروف نەهی لە منکەر لە ئاستی تاوانەکانە کەواتە بەڵاو مصیبەت هاو عامە مسلمان و کافر ئەگرێتەوە وەک چۆن بۆ مسلمان ڕەحمەتە بۆ کابرای کافر نێحمەت و عەزابە ئێمە ئەڵێن بەڕاستی بەڵاو مصیبەت و نەخۆشی و ناخۆشیەکان هەموو کەسێک ئەگرێتەوە اینجا پەیامیان پێیە بۆ ئێمە یەکەم پەیامی ئەم نەخۆشی و ناخۆشیانە کە ڕووی لە هەموو جیهان کردووە بەتایبەت ئەم ڤایرۆسە نادیارە بەڕاستی ئەمە یەکەم پەیامی ئەوەیە زەلیلکردنی هەموو زلهێزەکان و دەسەڵاتدارەکانی هەموو جیهانە بەجێش و جاشانەوە کە بەڕاستی هەمویان دەستە وەستاون هیچ چارەسەرێکیان پێ نییە زلهێزی وان هەیە ئەڵێ تەواو پەیام و قسەی ئێمە ئەوەیە کە شیفا لەسەر ئەرزا نەماوە تەنها لە ئاسمانە لای پەروەردگارە ئەهلی کتابەکان مەسیحیەکان گاورەکان مە قسەیانە اینجا حتى پەیامی کابرایەکی ڕووسی کابرایەکی مولعید کە خۆی نووسێتی لە ئەکاونتی خۆیان مولعیدە کوردە ئەڵێ دەمان ئێستا دیارە ئیمانی بەخوا هێناوە خوا هیدایەتی داوە نووسیوێتی ئێمە ڤایرۆسێک هەموو عالەمی بەچۆکا هێنا هەموو عالەمی زەلیل و سووک و ڕسوا کردووە هەموو عالەمی زیندانی کردو سژن کردووە هەموو عالەم قەڵغانی بەستۆ بووی لە ئەبینە نە دیارە بە هەزاران قات لە گەردیلەکان چووکترە بۆ نمونە ئەڵێ رووسیا بەو زلهێزی خۆیە موشەکی ئاڤانگاری دروست کردووە کە 27 جار بەهێزتر و بەقووەترە لە ئاستی بەڕاستی لە 27 جار بەهێزترە لە ڕۆشنی دەنگ و مەودای دەنگ و دەرچوونی دەنگ خێراترە کیشۆرەکان ئەمڕێ کڵاوەی ئەتۆمی پێوەیە دایناوە پاراستنی خۆی و میلەت و گەل و جێژ و جاشی و بۆ چەندەها سەدە پارێزگاری خۆی پێ بکە بەڵام سیرەکەی لە ئاستی ڤایرۆسێکە خۆی و جێژ و جاشەکەی لە کونان زەلیلە داواکە کەوا هەموو مسلمانان هەموو ئەهلی کتابەکان دوعا بکەن بپارەنەوە چارەسەی لە ئەرزانیە دوعا بکەن خۆشەویستان ئەمریکا و چین سەرگەرمی ئەوەن کەوا ئەو دژە موشەکە دروستکەن کەوا رووسیا دروستی کردووە پاراستنی پێگەی خۆیان جێگە و مەقامی خۆیان
بۆ ئەوەی کەوا بتوانن ڕوبەڕووی رووسیا بنەوە، چونکە دنیا ئەمڕۆ شەڕشەڕی دەسەڵاتە، شەڕشەڕی هێزە، شەڕشەڕی قووەتە، بەڵام سەیرەکەی لە ئاسی ڤایرۆسەکە هەمویان بە چۆکە هاتوون. رووسیا دژە موشەکی هەشە دیزاینی دروست کردووە کە بەڕاستی لەم قۆناغا خەریکی پەرەپێدانە پێی بۆ پاراستنی خۆی و میلەتەکەی. ئەمریکا سیستەمی پاترپۆتی دروست کرد و پەرەی پێدا بەڕاستی بۆ وەستاندنی ئەو موشەکەی رووسیا، بەڵام لە بەردەمیان زەلیل و سووک و ڕسوایە، لە بەردەمی ئەو ڤایرۆسەی پەروەردگارە، لە بەردەمی ئەم جنودەی پەروەردگارە سووک و ڕسوایە و داماوە. خۆشەویستان، چین دەیوت هیچ هێزێک ناتوانێت ئاگوری من بڕوخێنێت، بەڵام ئاگادار بن ڤایرۆسێک بەڕاستی توانی لە مودەی 2 هەفتە 16 تریلیۆن دۆلار زەرە لە هەموو جیهان و خەسارە با لە هەموو جیهان و سەرمایەدارەکانی جیهان و دەوڵەمەندەکانی جیهان. خدا بە ڤایرۆسێک کە سەدەها جار بچووکترە ئەم هەموو زەرەرەی لێداون ئاوا هێناونی بە چۆکە. ئەینە جەبەڕوتوکم ئەینە قووەتوکم ئەینە هێزوکم؟ کوا هێز و قووەتان دەسەڵاتتان کوا؟ هەمووتان بەڕاستی سووک و ڕسوا بوون لە بەردەستیان. ئەمە پەیامی ئەم نەخۆشیە و ئەم ڤایرۆسەیە. هەموو مرۆڤەکان زیندانی کردووە ئەم ڤایرۆسە کە بەڕاستی دەستەوەستان ڕاوەستاون لە بەردەمیان. خوایەک دروستی کردووە کە فەعال لما یوریدە، بە کون فەیەکونێک هەموو شتەکانەکە. خۆشەویستان، ئێمە بەڕاستی ئەمە پەیامێکە، پەیامێکی مولعی دەکەمەی نووسیوە کە ئەڵێ ئەمە ڤایرۆسێکی نادیار ئابم شێوەزە زلهێزەکانی عالەمی ئاوالێ کردووە. ڕاگرتنی هەموو شوێنە خراپەکان، شوێنە فەسادەکان، شوێنی قومارخانەکان کە ساڵەهای ساڵە بە کەس ڕانەگیراوە، ئەمڕۆ ڤایرۆسێکی نادیار ڕایگرتووە. هەموو نادیەکان و نادی شەوانە و نادی ڕۆژەکان، قومارخانەکان، دەعارەخانەکان، شوێنی ڕاقیسە و سەماکارەکان و سۆزانیەکان هەمووی داخراوە، بە سەدان هەزار دۆلار زەرەران لێکەوتووە. ئەمڕۆ هەمووی داخراوە کە هیچ هێزێک دای نەیەخست، ڤایرۆسێک و جنودێکی پەروەردگار دایخست. خوای تەبارەک و تەعالا تەحەدای نەمرودی کرد بە مێشولەیەک کە لە کونەلوتی وە خسێن ناخی مێشکی تەقان بە زیکەزیک و جیگەجیک و بە زریکەی مێشولەکە مێشکی تەقان کە نەمرودەکەی و من خوای سەر ئەرزم و هەموو سەر ئەرزی داگیر کرد، بەڵام خوا بە یەک مێشولە تەحەدای کرد. ئەمڕۆ خوا بە هەزاران جار لە مێشولەیە بچووکتر تەحەدای هەموو زلهێزەکان و ملعیدەکانی جیهانەکان هەمویان هێناوە بە چۆکە. ساڵەهای ساڵە خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا ئینەه کانە فاحیشەتە وەساء سەبیلا. ئێوە نزیکی زینا مەکەونەوە، زینا فاحیشەیە و کاری خراپە، ئایندەی خراپە، سەرگەردانی سووک و ڕسوایی پێوەیە لە دنیا و لە قیامەتە. بەگوێی پەیامی خوایان نەئەکرد، لە ئاستی پەیامی خوا ڕانەبارد و گاڵتەیانەگر و عەبد و کۆیلەی شەهوەتی خۆیان بوون، تا ئەمڕۆ دەسەڵاتی پەروەردگار پیشانی دان کە ئایندەی کردەوەکانیان، فەسادەکانیان، خراپەکانیان، ڕیبا خواردن و سووک خواردن و زینا و قەتڵ و عامی بەناحەقیان، ستەم و خیانەتیان ئاوا خوای تەعالا ڤایرۆسێکی بۆ ناو تەحەدای هەموویانەکە کە بە هیچ هێزێکان و بەرامبەری ناوەسن. خۆشەویستان، ئەمریکا ترەمپێک بە ترەمپی خۆی ئەمڕۆ بەڕاستی سووی لابد، ڕیبای لابد لەسەر موڵک و لەسەر پارەکان لە وڵاتی ئەمریکا سفری کردەوە. بۆ لەبەر خاتری ئەوەی کە خوا ڕەقم و لوتفێکیان پێ بکە. ئەو ڕیبا کە بەڕاستی ئایندەی خراپە، کە تاوانێکی زۆر گەورەیە، کە خوا 1400 ساڵ بە حەزەتی ڕەسوولی ئەکرەمی فەرمووە أحل الله البيع وحرم الربا. خوا فەرمێت بيع ومعاملة كرين وفروشتن بشرط ومرجي خوي حلالة، سو خواردن حرامة، نسيكي مكونوا براسي أوي سو بخوا ربا بخوا، فأذنوا بحرب من الله ورسوله، باشروا إعلان شربك لك الخوا وبيغمبري خوا. أوا سالة هاي سالة سو أخوان بنقەکانی ئیسلامیشتان پڕ کردووە، بنقی وڵاتی ئیسلامیان پڕ کردووە سووک خواردن، وڵاتی ئیسلامی پڕە سووک خواردن. ئەمە حەربی خوایە لەگەڵ ئێوە، ئەها چاری ناکەن، ئەها بەرامبەری ناوەسن. ئەمڕۆ بەم ڤایرۆسە سووک خواردنیش بەڕاستی ئەوە تا لە وڵاتی ئەمریکا ترەمپێکی مەلعون ئەڵێ ئەوە ئێمە سفریەکەینەوە. اینجا خۆشەویستان،
ئیمانداران بەڕاستی ئەمە ئەگەر سەیرکەین ئەم ڤایرۆسە نادیارە بچووکە ئابەم شێوازە ئەمانە کە هەمووی ساڵە هیچ کەسی ڕای نەگرتووە هیچ دەسەڵاتی ڕای نەگرتووە هەمووی ئەمانەی ڕاگرتووە ماچی حرامی ڕاگرتووە تەوقیع حرامی ڕاگرتووە اختلاطی حرامی ڕاگرتووە ئەو اختلاط و تێکەڵانەکەوە کوڕان و کچانان تێکەڵ ئەکرد و فەسادیان ئەکرد و ڕەقسیان ئەکرد و دەنگسیان ئەکرد و سەمایان ئەکرد و بەڕاستی شەڕەعا و بەڕاستی شەڕەڕەنگیان ئەکرد ئەمڕۆ ڤایرۆسی ڕای گرتووە و تەحەدایان ئەکا بێن بیکەن هەموویان بەڕاستی دەمامەکیان بەستووە قەڵغانیان بەستووە ناوێرن ماچێ بکەن ناوێرن زینا و فاحیشە بکەن ناوێرن بەدئەخلاقی بکەن لە ترسی ڤایرۆسێک کە بە هیچ کەسێک ڕانەئیگیرا هەمووی ڕاگیرا ئێمە دەڵێن سوپاس بۆ کۆرۆنا کە توانی ئەمانە بکە کە بەڕاستی جنود و سەربازی پەروەردگارە خۆشەویستان إن نشأ ننزل عليهم من السماء آية فظلت أعناقهم لها خاضعين خۆشەویستان ئیمانداران فظلت أعناقهم لها خاضعين خوای تبارك وتعالى أفرمد ئێمە ئاەت و نیشانە و بەڵغەیەک ئەنێرین بەیان لەلای خۆمانەوە بەڕاستی ملکەتیان کەین و سووک و ڕسوایان کەین و ملکەت بن و زەلیل بن لە ئاستی نیشانەکانی ئێمە وما نرسل بالآيات إلا تخويفا هەر ئاەت و هەر جنود و سەربازێکی خۆمان ئەینێرین بەڕاستی بۆ ئەوەیەکەوە ئەو میلەتە بترسێنین و بگەڕێنەوە بۆ لای پەروەردگار واز لە گوناه و تاوان نێرن مولحیدەکان ئەڵێن ئەی خۆ مزگەوتەکانی داخراوە ئەی مسلمانان ئەبێت چ تاوانێکیان کردبێ مسلمانانیش تاوانبارن گوناهبارن بۆیە دەرگای مزگەوت و شوێنە پیرۆزەکانی لەداخرا نوێژ ئەوەیە بتگەڕێتەوە لە گوناه ئەهلی مزگەوتی ئێمە و مسلمانانی ئێمە ڕیباخۆرن ناڵم هەمووی بەڵام زەمکەرن غەیبەتکەرن و هەروەها تاوانبارن حاقیدن دڵپیسن لە ناو یەکتریە دژمنایەتی یەکتریەکەن پەرتەوازن لە ناو یەکتریە قسە بە یەکتری ئەڵێن چاویان بە یەکتریە هەڵنایە بەخیلی بە یەکتری بن حەسادەت بە یەکتریە بن زوڵم لە یەکتریە بن خیانەت لە یەکتریەکەن ڕیباخۆن لە بەینی یەکتریە بازاڕەکانمان معاملەی شەرعیتیان هەیە مناڵەکانمان جلوبەری شەرعی لە بەرانیە هاتنمان بۆ مزگەوت بەڕاستی بۆ خوانیە و بۆ ڕیایە زۆر بەمان خۆشەویستان بۆیە دەرگای مزگەوتەکانمان لێ داخراوە دەرگای مزگەوتەکان بەڕاستی بەسەر ئێمە داخراوە ئێمەش گوناهبارین إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەو نوێژەی لە گوناه و تاوان بتگەڕێنێتەوە کەواتە ئەگەر لە گوناه و تاوان نەتگەڕێنێتەوە بەڕاستی محاسبەی خوا لە دنیا و لە قیامەتدا تون دەبێتەوە لە دنیا و لە قیامەتدا سووک و ڕسوا دەکا زەلیل دەکا نوێژ ئەەکەی ڕیبا ئەخۆی نوێژ ئەەکەی غەیبەت ئەەکەی نوێژ ئەەکەی زەم ئەەکەی نوێژ ئەەکەی دەمت پاک نیە و گوێ نەدەی تەفرەقە و ئاژاوە ئەنەیتەوە لە بازاڕا سوێندی درۆ ئەخۆی کاڵای تەزویر ئەفرۆشی بە کاڵای چاک و باش گران ئەیفرۆشی احتیکارەکەی بازار گرانەکەی هەموو خیانەت دەکەی لە خەڵکی ئەمانە هەمووی تاوانە خوای تبارك وتعالى أفرمى فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون ويل هاوار نكبتي بونيوش خويناني كبراسي لآسي نيوش كانيانا سهو كرن يعني براسي ملكشي تواونين براسي نيوش كان بشواتي الرقو بيك ناكن بشرط المرجي خوي ناكن خوشويستان آوا خواي تبارك وتعالى بم فايروسا وكردوية بعذاب بو أوان كردوية بسزا بو إيمي مسلماني كبخوما نفسينوا توبه بکەین ئیسڵاحی حاڵی خۆمان بکەین بە خۆمانە بچینەوە وەکو لە جومعەکانی ترا ئاماژەمان پێکرد دەرگای مزگەوتت بۆ ناکرێتەوە تا خۆت چاک نەکەی دەرگای مزگەوتت بۆ ناکرێتەوە تا خۆت ڕێک و پێک نەکەی تا تۆبەی نەسوح نەکەی بۆیە لێرەوە دووبارە و سەد بارەیەکەمەوە ففروا إلى الله وتوبوا إلى الله يا أيها الذين آمنوا توبوا إلى الله إيمان داران توبة بكن وبقرنوا راكن بو درجة رحمتي پروردگار استغفار بكن خير وصدقة بكن لخواب بارنوا ضلكان تان ساكن حقد بغضي كاملا وكونوا عباد الله إخوانا برا يكريبن ريس يكريبن تفرقوا آشاهم من ينوا بأدبي وبحرمتي برانبر يكري مكن برانبر بدين بحرمت مبن برانبر بياساكاني خواب بحرمت مبن كم ترخم مبن خواي تبارك وتعالى ليتان قبولناك خوا ليتان راسينا به حتى ملكتي فرمانكاني پروردگار نبن چونك خواي تبارك وتعالى وعدي خويتي
هەر میلەت و هەر گەلێک بەڕاستی بەرەو فەساد بڕوا خوا تووشی ئیفسادی عەقیدەی بیر و باوەڕی ئەخلاقی ڕەوشتی ئابووری هەموو شتێکیان ئەکات. خۆشەویستانە، مسلمانانیش معەزەبن بە وەڵامێکی توندی بۆ ملحیدەکانیش. خۆشەویستان، اینجا پەیامی سێیەممان ئەوەیەکەوە لەم کۆڕۆناوە ئەوەیە پەیاممان پێگەێنێ و دەرس و عیبرەتە بۆ ئێمە هەموو ملحیدەکان دەیانوت بەڕاستی ئێمە باوەڕمان بە شتێک نییە کە بە چاو نەبینرێت، بە عەقڵ مدریک نەبێ و بە عەقڵمانانەیە یان لەمس نەکرێ و یا بۆن نەکرێ یا بەڕاستی حەواسی خەمسە دەرکی پێ نەکا. ئەمڕۆ پیان ئەڵێن ئێوەی ملحید لە بەردەم ڤایرۆسێکی نادیارە و بە هەزاران هەزار جار بچووکتر لە گەردیلەکان هەمووتان دەستەوەستان وەستاون و هەمووتان نایبین، بەڵام هەمووتان دەماوتتان بەستۆ و قەڵغاتان بەدۆ پارێزگاری ئەکەن. ئەڵێن بەم فعل و کرداری خۆتانە لیمە تەقولون ما لا تەفعەلون، خۆیەوە بڕاتان بە شتێک نەبوو نادیارە کەواتە بە مەسەلمانتان وەڵامی خۆتاندان داوە ئێوە بێعەقڵن نەفامن لە ئەو پەڕی حەماقەت و بێعەقڵی نەزانیان. خۆشەویستانە نیوانداران، کەواتە ئەمە وەڵامێکی توندە بۆ ئەوان، چونکە ڤایرۆسێک نابینرێت، شەم ناکرێ و بۆن ناکرێ، لەمس ناکرێ و دیار نییە، بەڵام سەیرەکەی ئەوانی هێناوە بە چۆکە هەموویان باوەڕیان پێپەیا کردووە. وەڵامێکە بۆ ئەوانەی کەوا هەموو جارێ تانەو تەشەدان لە مسلمانێکەدا کەوا ئەگەر ئاەتێکی قورئانی بنووسایە و بیکردا بە خۆیان وەکو دوعایە ئەیان و باشە خۆ زەرەر بەدەست خوایە، ئەوە چییە؟ ئەوە کەی ئەو پارێزێ؟ خۆ ئەوە شیرکە، ئەوانە کە بەناو مسلمانی بەخسا. بەڵام ئەمڕۆ دکتۆرەکانیان کەسەکانیان دژە ڤایرۆسێکیان کردو بەقەی خۆیانەوە، ئەمە تەمەن دژە ڤایرۆسە و بە دووری 2 متر یا مترێک لە ڤایرۆس دوور دەخاتەوە. عەقیدەی بەوە هەیە کەوا کوفر دروستی کردووە، بەم عەقیدەمە تۆ مشریکی کافری، چونکە ئەڵێ ئەم شتە من ئەپارێزێ، مەڵێن بەس خوا ئینسان ئەپارێزێ. ئەوە سەبەبە، حەب سەبەبە، ئاو سەبەبە توێنشکاندن، نان سەبەبە تێرکردنی ئینسان. مؤثری حەقی بەس خوایە. ئەو کابرایش کە ئەو دوعای بەقەوەیە یا بۆیان نووسیەوە کە لە خۆی بەقەی خۆی دایناوە، عەقیدەی وانیە و دوعا شیفا دەری حەقی بێت، ئەڵێ خوا شافیە، ئەو دوعا سەبەبە. خۆشەویستان، ئەمڕۆ بینیمان ئەمڕۆ ئەوانەی کە بەناو دینەوە بەناو سەلەفی ساڵحەوە مسلمانان مشریکە کرد و کافرە کرد، سەیرەکەی ئەوە ئەکەن بەقەی خۆیانە، بەڵام کاتێکەوە مسلمانێک دوعایە بەخۆی دوعای شەرعی، نەک جادوگەری، نەک ئەوەی کەوا جادوگەرە، دوعایەکەوە بە ئایەتی قورئان و حەدیث نووساوە کە پێغەمبەر فەرمووی لا بەئس به، ئەمە بەڕاستی سەبەبە بۆ پاراستنی ئینسان. دوعا بەوتن و بەنووسین سەبەبە بۆ پاراستنی ئینسان. خۆشەویستان، ئەمە پەیامێکە بۆ ملحیدانە، وەکو چۆن لە سەردەمی ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کۆمەڵە ملحیدات نە خزمەتی ئیمام ئەبوو حەنیفە، ئیمامی ئەهلی عەقڵ، ئیمامی زانا و شارەزا و ڕەبانی و لە خواترس، ئەم پیاوە عارف و خواناسە هاتنە لای ملحیدەکان وتیان ئیمامی مسلمانان ئێمە چۆن بڕوا بە شتێک بکەین بەخوایەکەوان نابینێ و بە عەقڵ دەرکی پێ ناکرێ و بە حەواسی خەمسە دەرکی پێ ناکرێ. ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە مەدرسەی عەقڵی بووە لە عێراقا کە گەورەترین مەدرسەیە، ئیمامی شافعی ئیسفادەی لێ کردووە. ئیمامی شافعی مەذهبێکی دانا لە نێوان مەذهبی حەدیث و مەذهبی عەقڵا، مەذهبی عەقڵی لە ئیمام ئەبوو حەنیفە و مەدرسەکەی عەبدوڵای کوڕی مەسعودەوە وەرگرت کە ئیمام ئەبوو حەنیفە لە عەقڵا زۆر زیرەک بووە. لە وەڵامی ملحیدانە ئەفەرمێت ئێوەی ملحید ئەڵێن ئێمە باوەڕمان بە شتێک نییە نایبینین، ئێوە عەقڵتان هەیە وتیان بەڵێ عەقڵمان هەیە. فەرمی دەی باشە عەقڵ دەرک ئەکرێت لەمس ئەکرێت ئەبینرێت بۆ نەکرێت؟ وتیان نەخێر. وتی دەی کەواتەوە هەمووتان بێعەقڵن، هەمووتان نەزانن. ئێمەی لێرەوە ئەڵێین ئێوەی ملحید کە ساڵەهای ساڵە ئەڵێن ئێمە باوەڕمان بە شتێک نییە نابینرێت، ئەڵێن ئێوە بێعەقڵی خۆتان سەلمان ئەمڕۆ لە ئاشتێکی بێدینە خۆپارێزیەکەن. خۆشەویستان، اینجا ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمی ئێوەی ملحید لە کاتێکە لە بەردەمی کەسێکە لە گیانەڵا بۆ کە گیانی دەرەچێت، ئالەو کاتە کە ڕۆحی دەرەچێت، بینیتان ڕۆحی چۆن دەرەچێت؟ بینیتان گیانی چۆن دەرەچێت؟ یا ڕوعەکەتان بینی لەمستان کرد بۆنتان کرد؟ وتیان جا کەس شتی وای بینیوە؟ فەرمی خۆ یەقینتان هەیە کە ئەم ئینسانە ڕۆح لە بەنیان؟ بەڵێ یەقینمان هەیە. ئەزانین ڕۆحێک شتێک لە جەستەیەتی ئەڕۆتە دەرەوە، ئەگەر تیا بێ حەرەکات و سەکەناتی هەیە و گیانی تایە، ئەگەر تیا دەرچوو بەڵێ تیا نامێنێت. دەی فەرمی باشە ئەو ڕۆحە لەکوایە و لەکوێوە دەرەچێت؟ ئایا لەمستان کرد بۆنتان کرد؟ وتیان نەخێر. زانیتان لەکوێیە؟ فەرمی وتیان نەخێر.
إمام أبو حنيفة فرمي دي أو خوايش آوايا لله المثل الأعلى خواي تبع نبونا كريان نمادية نجوهرة نعرزة نلمسة كريان نشلة ننرمة براسي هشتك لأخواناتي ليس كمثل شيء وهو السميع البصير خواي تبارك وتعالى آوايا ولناو بدني إنسان أو الرعاية ناسين لك يايا خواي لم كونوا كائناتايا وهو معكم أينما كنتم ناسين لك يايا جاء يما عليهم إمام أبو حنيفة آوا والله ميدانوا وبي سلمان دن يما عليهم أم فيروسا أجر إيه وعاقل بنو جيرن بخوتانا شنوا براسي بيتاني سلمان دوا كخوايا كي بدا صلاته بكون فيكون آوا زليلتك دئت الإيمان بيرو باور بخوابنا وجاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا براسي حق راسي هاو كبيامي پروردگارا بعدنا بفيروسك زور بچوك ترى لقردي لكان تحداي توكا توي زندان كردو همو جيهاني زندان كردو همو خويا باريزيا براسي خوشويستان بيامي شوارم اوي ام فيروسو نخوشونا خوشيناوتي اوي بيامي بهيس كردي ايمانا اصحاب الكهف كخوال سورة الكهف باس حياة جيانانكا بوسي صدو اوان صال خوتن بلام لكاد بسادكا خواب خبري هنان وكو معجزيك وكو كراماتك بو أصحاب الكهف وكو أويكوا إيماني أو خلقيكوا لو سردماك إيمانا بمعاد بمردو زندو بزندو منوي بالروش قيامة صعيب ولاوات بو وملعيدو كافر كان إهانيانا كردن آنو قيامتني زندو بنوانيا إنسان يقجع أجيجيا اتد زندو نابتوا أما طبعا يستش أم سانا كريم العيدة كان لو كادوا ساتا أو بيامان أدابا جوي خلقا بتبرسوا من العيد ومشركان بلان خواي تبر أصحاب الكهف زندو كردوا كدواي سيصلوا أو اندصال قرآن باسكات أو خلقا براسي إيمانا بهج بقوة بو إمش لم كادوا ساتا كأصل إفساد وإلحادا أصيك كبرات بهم الشواذ دجاتي مسلماني ما دارانا كريت ألم كادوا ساتا أبي إيمانا زور بهج بيه خوايك كناديالا بدا صلاته إن الله على كل شيء قدير هم عالم كردا كن براسي بفيروس وجنودك خوي أو عالم أوالي كردوا هم هنا وسط شوكا هم يتوي شوك كردوا كواتد توي مسلمان إيمان بهيز وبقوة به أو خواي تبارك وتعالى بال بشتي وانتا إن الله يدافع عن الذين آمنوا توكلوا لسر خواها به خوا باريسه بلام لقل وشا رين ما كان جيبك باكو مختبا خو باريس با بدستي خط مكان رعتيوا بلام عقيده وبيرو باورجا قال لي به توبه استغفارك خو باريسك ابي لم كاتا بيامي ام فيروسا او يكوا ايمان من بهيز به وقتون اصحاب الكهف ايماني او خلقي بمعاد زندوبنا وفلونا بهيسكر ايمج اوا ايمان من بهيسكن لاستي ده صلاتي پروردگار خوشويستان پیامێکی تر بۆ ئەوەیەکەوە ئەم ڤایرۆسە ئەومانە پێڕاگەێنێ کە قەدری نیعمەتەکانی پەروەردگار لەلامان بێت صحەت و عافیەت چونکە وتراوە الأشياء تعرف بأضدادها شتەکان بە دژەکانی خۆیان ناناسێن وەکو وتراوە هەزار حەکیم و دکتۆر ئەوەندەی دەردەدارێک نازانێ یعنی ئازارەکان چەند ئازاری هەیە و چەند سەخت و چەند ناڕەحەتە کەواتە خۆشەویستان ئێمەیەکەوە لو بري أمن أمانة بين لو بري آزادية بين لو بري خوش بزرانية بين الحمد لله بآزادي أسوينا دروا صل ما نأكل دوا بارزقاري ما نأكل ترس ما نبو بيم ما نبو براسي ترسي هجاري ما نبو يعني ترسي نخوشي ونخوشي ما نبو بوشوازي أمرو خراينة تكونوا آزادي ما لزود كراوا كرنتي كراوين انجا ترسي زور رويتي كردوين لنا خوشي وناخوشي أترسين لا بلا مصيبة أترسين لا فايروسك بتشوك أترسين أما بيمان راقينيت إما قدر نعمتكاني خوامان لابه كبيغنبريك آزي فرميت من أصبح معافيا في بدنه آمنا في سربه عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها براسي بيغنبري خواه فرميت هركسك ما تعجك ويا هركسك بياني بكاتوا لناو مالو من دالي خويا لشارو بلاد ولاتي خويا
کە بەیانی کردەوە بە سیحەت و عافیەت و تەندروستێکی باشەوە کە هیچ نەخۆش نەبێ کە هیچ ناڕەحەت نەبێ ئینجا خواردن و خواردنەوەی شەو ڕۆژی هەبێ کە هەموو کەسێک لە ئێمە بەڕاستی خواردنی ساڵیشمان خەزم بوو لە ماڵا خۆشەویستان ترس و بێممان لە هەژاری نەبوو لە نەخۆشی و ناخۆشی نەبوو سیحەت و عافیەتێکی باشمان بوو هەزاران جار سوپاس بۆ پەروەردگار ئەنجا ئەمە هەر کەسێک ئاوا کە بەیانی کردەوە بە سیحەت و عافیەت و تەندروستی باشەوە هیچ نەخۆشی و ناخۆشیێکی نەبوو خواردن و خۆراکی هەبوو تەندروستێکی باشی هەبوو ئەوە بەڕاستی وەک ئەو وایە هەموو دنیا و مافی دنیا هەمووی هی ئەو بێ و بەدەستی هێنابێت ئیتر هیچ مشکلەیەکی نەبێت دڵنیا بێ لە ئەم ئاسایشی خۆی ترسی نەبێت سیحەت و عافیەتی هەبێت خواردن و خواردنەوەی هەبێت ئەمە هەر کەسێک بیبێت ئەمە ئیتر دنیا و مافی دنیا بەڕاستی لە دنیا و مافی دنیا باشترە بۆ ئەو یعنی وەکوە هەموو دنیای بەدەست هێنابێ خۆشەویستانە وەکوە هەموو دنیای پێدرابێت ئەمە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم پەیامی ئەم ڤایرۆسە ئەوەیە کە ئەم سیحەت و عافیەتەمان بەڕاستی کە خوا پێیانی و هەروە پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت دو نعمت هەن نعمتانی مەغبون فیهما کەثیر من الناس الصحة والفراغ دو نعمت زۆر ئینسان لێی غافڵ و بێئاگایە سەرگەردانە و نەکبەتە بەدبەختە تایانە بەڕاستی خەڵکی هەستی پێ ناکات کە نیعمەتی سیحەت و عافیەت و نیعمەتی بەتاڵی و فەراغی ئەم دوو نیعمەتە زۆر دوو نیعمەتی گەورەن بەڵام سەیرەکەی ئێمە هەستمان پێ نەکرد بەڵام ئێستا کۆرۆنا سوپاس بۆ کۆرۆنا پێمان ئەڵێ قەدری سیحەت و عافیەت نیعمەتەکانی پەروەردگار وإن تعدوا نعمة الله لا تحصوها ئەگەر بمانێ نیعمەتەکانی خۆی ناتوانین بژمێین نیعمەتی خۆمان زۆر لەسەرە بەڵام کۆرۆنا پێی سەلماندن قەدری سیحەت و عافیەت قەدری ئازادی و ئەمن و ئەمان قەدری ئاسایش و نەترسان قەدری عیزەت و کەرامەت خۆشەویستان کەواتە ئەم ڤایرۆسە پێمان ئەڵێ ئەیتر بە خۆمانە بچین و ئاگامان لە خۆمان بێت قەدری سیحەت و عافیەت بزانین پەیامی کۆتا و ئەخیرم ئەوەیە کەوا ئەم ڤایرۆسە ئەم میکرۆبە ئەومانە پێ دەڵێ و پێمان ڕائەگەیەنێ خۆشەویستان کە بەڕاستی دیمەنێکی کردداری قیامەتیە ئەمڕۆ دیمەنێکی کردداری قیامەتی لەسەر ئەرزا دروست بووە کە هەمومان بە چاوی خۆمانی بینین ئەو قیامەتەی کەوا بەڕاستی هەمومان بەتەماینی ئەو قیامەتەی کەوا یەومە تubla السەرائر هەموو سڕەکانی خەڵکی لەوێ هەڵەماڕێ و پادای چاکە و خراپە هەمووی لەوێیە الناس مجزیون بأعمالهم إن خيرا فخيرا وإن شرا فشرا ئەو قیامەتەی کەوا بەڕاستی هەموو کەسێک ئەبێ لە حوزوری پەروەردگارە ڕاوەسێ بۆ عیسا و میزان و کتاب ئەمڕۆ ئەو قیامەتەی کەوا هەمووی ئەترسێ و ناڕەحەتە کە شێخی مەولەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت لەبارەی ترس و بێم و ناڕەحەتی قیامەتە کە ئەفەرمێت بەڕاستی هەر زەلزەلەوەی و هەر زەلزەلەیە و وەلوەلە و وەی نفسی نفسیە و هەر کەسێ بۆ خۆی تا صاحب ڕوتبەی مەقامی مەحموود یەشفع تشەفع در ئەندە سجود بەڕاستی ئەفەرمێت ئەو ڕۆژە ئەنبیای عیزام خەڵک گەورەکان خەڵکی ساڵ ئەو پیاوچاکان شەهیدان هەر هەمووی ئەترسێنە نەفسی خۆی هەمووی نەفسی نەفسیەتی باوک لە کوڕ ڕاکە کوڕ لە باوک ڕاکە دایک لە ئەولاد ڕاکە هەمووی ئەترسێ و ترس و بێمی هەیە هەمووی نەفسی نەفسیە حتى خاوەن مەقامی مەحموودی گەورە حەزرەتی ڕەسوولی ئەعزەم شەفاعەتەکە و تکاکە ئەڕواتە سوجدە و شەفاعەتی عوزماکە ئیتر خەڵک بەڕاستی دەسەکرێ بە حساب و کتابی ئالەو کاتوساتە هەمووی لە یەکتری ڕاکە وەکو خوای ئەفەرمێت یەومە یەفر المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم شأن يغنيه أو الروجة براسي أو الروجة كهمي راك الراكي وفركة فركية همي راكا برا لبرا دايك وباوك لأولاد من دال لباوك ودايك قوم ودوس ليكتري هاوري وخوشويستان ليكتري
هەمووی بەڕاستی ناڕەحەتە و سەرگەردانە، چاوەڕێی لوتفی پەروەردگارە، چاوەڕێی تکا و شەفاعەتی ڕەسوولی ئەکرەمە لە ئادەمەوە تا خاتەم، هەر هەمووی نەفسی نەفسیە ئیلا حەزەتی خاتەم نەبێ حەزەتی محەممەد کە شەفاعەتی عوزماکە و حیساب و میزان و کتاب دەست پێیەکە بە بەرەکەتی شەفاعەتی ئەوە ئیتر مسلمان بۆ بەهەشت و کافریش بۆ جەهەنەم. بەڕاستی ئەمڕۆ کۆرۆنا دیمەنێکی کردداری قیامەتی بۆ ئێمە نیشان ئەدا و تەمسیلەکە. حەز دەکەم یەکشت باسکەم کە پزیشکێکی فەڕەنسی کە ئەمڕۆ ئەو ڤایرۆسە زۆرتر وڵاتانی کافری گرتو و زۆرتر ئەوان عەزابەدا. خۆشەویستان کەمینەیەک لە وڵاتی مسلمانانە هەیە وەکو دەرسێک کە ئێمە خۆمان بچینەوە. پزیشکێکی فەڕەنسی لە لێدوانێکدا بۆ کەناڵی 5 فەڕەنسی دەڵێت بە چاوی پڕ لە فرمێسک و گریانەوە لەو کەناڵەوە ئەگریا و هاواری ئەکرد. ئەی هاوار چ حاڵەکات و وەسع و چ دیمەنێکە بەسەر ئێمە و بەسەر گەلمان و بەسەر وڵاتمانە هاتووە. ئەولاد لە باوک و دایک ڕاکە و باوک لە ئەولاد ڕاکە، هەمووی نەفسی نەفسیە و هەر کەسێ بۆ خۆیەتی و کەس لە یەکتری نزیک نایەتەوە و هەمووی پارێزگاری لە یەکتریەکە. ئەڵێ باوکێک لە نەخۆشخانەکەمانە تووشی نەخۆشینی کۆرۆنا بوو، لە ساتە وەخت و کاتەکانی مەرگ و مردنیا بوو، وتی توخوا یەک داوام هەیە بۆم جێبەجێکە، ئەوشتی فەرمو داوا بکە با بۆ جێوەجێکەین، وتی تەلەفۆنێ بکەن بۆ مناڵەکانم با بێن ئاخیر لەحزە بیان بین و خوا عابسیان لێ بکەم. وتی تەلەفۆنم کرد بۆ خێزانی بۆ منداڵەکانی، وتیان وەڵڵا ئێمە ناتوانین بین لەبەر ئەوە تووشی و ڤایرۆسە نەبین. يوم يفر المرء من أخيه يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه. دي مني قيامتيه برا برا راكا باوكو دايك لأولاد راكن دايك كتشن أولادي خوي خوشويه خيزانك كبو شواسه بلن بباوكيان يمن نامانوي بيبينين خوا عابسي بيو برا بوشوني حقي خوي ئەم دکتۆرە بە چاوی پڕ لە گریانەوە وتی زۆر تەئسیری تێکردم، ئێستەش بەڕاستی دڵم ناڕەحەتە، ئێستش بەڕاستیەوە پێم شەو من خەو ئیسراحەتم نییە، هەرچەند حەبی خەو حەبی هێوەربوونە ئەخۆم هێوەرم نابێتەوە، بەهۆش خۆمان نایەمەوە، هەر ناڕەحەتم هەر دڵم تەنگە. بەڕاستی ئەم ڤایرۆسە هەموو ژیانی ئێمەی تەدمیر کرد و ڕووخاندی. خۆشەویستان ئەمەش دیمەنێکی قیامەتیە. ئێستەش کەبین بە چاوی خۆمان کەسێک ئەمرێ چۆن ئەینێژن، چۆن بێڕێزی بەرامبەرەکەن، چۆن بە ئیهانەوە ئەینێژن. کەسێکە کە ئیتر ئەزانن لێی پیس کردووە بە قەوم و کەسەکەڵن لێی نزیک نەکەویتەوە لە ژوورگا سژنیەکەن. بەڕاستی قەتعی سیلەی ڕەحمی چڕاندووە کە پێشووتر بە ئاشکرا باوک و دایک و ئەولادەکان و قەوم و دۆستەکان خۆیان سیلەی ڕەحمیان چڕاندوو، بەڵام خوا ئەمڕۆک و عەزابێک زیاتر لێگیان بچرێنێ وەکو زار خوا پێیان فەرمووی کە مادەم ئێوە بەرامبەر یەکتری بەڕەحم و بەسۆز دەبوون هەر لە دونیا ئاوا سیلەی ڕەحمتان چڕان ئاوا بە یەقینی پێتان ئەچڕێنم و ئاوا دیمەنی قیامەتان پێ نیشانە دەم، ئاوا پەنجەی زوڵم و ستەمی خۆتان بگەزن و بە کاڵک ئەژنەوە بشکێنن، بە ئاژنەوە کاڵک بشکێنن. بەڕاستی پەشیمانی و داماوی و ڕسوایی ئاوا دەرببڕن. ئەمە پەیامی نەخۆشی و ناخۆشیەکانە. هیوادارم بەخۆم و بە ئێوەشەوە هەمومان سوود لەم پەیامە گرنگانەی ئەم نەخۆشی و ناخۆشانە وەربگرین و بە تایبەت ئەم ڤایرۆسە بێتە دەرسێکی گەورە و هەمومان بە خۆمانە بچینەوە ئیسلاحی حاڵی خۆمان نەفس و ماڵ و منداڵمان بکەن. لە کۆتایە داواکاری نەخوای تەبارەک و تەعالا لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بێ. یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە لەبەر خاتری خاتردارانن، لە پێغەمبەران و صالحان و پیا و چاکانن، بە تایبەت جاه و مەقامی حەزەتی محەممەد المستەفا، لەبەر خاتی ئەم مانگی شەعبانی پیرۆزە کە مانگێکی پیرۆزە و مانگی پێغەمبەری خوایە، ئەو مانگەیەکەوە ئاەتی سڵاوات و پێغەمبەر دابەزانتیایە. یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی خوای عاقبەتمان بەخێر بگێڕی، یا ڕەبی خوای لە سوئی خاتمە پارێزامان کەی، یا ڕەبی خوای شیفای نەخۆشی و ناخۆشیمان بەی، شیفای جەستە و ڕۆحی ئەمولایەکمان بەی، شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بەی، شیفای نەخۆشەکانی ماڵمان بەی، ئەم ترس و بێم و ناڕەحەتەمان لەسەر هەڵگری، ئەم وەبا و ناڕەحەتەمان لەسەر لابەی، لە جێگایە خێر و خۆشی دانەی، بەرەکاتی ئەرز و ئەسمان بڕژێنە بەسەرمانە، لە قەهر و غەزەب و تووڕەبوونی خۆت پارێزاومان کە. خوایە ئێمە لێت ئەپاڕێنەوە، ئێمە ئیقرارەکەین بە تاوانی خۆمان، بە ستەمی خۆمان، بە گوناهی خۆمان، و تۆ بە خوای خۆمان ئەزانین. یا ئەڵڵا
تۆ پەروەردگاری ئێمە و خالقی ئێمەی ئەڵڵای ئێمەی پەروەردگارە خاوەنی ڕەحم و سۆز و بەزەی خوایە ڕەحمان پێ بکە خوایە بەرەکات و ڕەحمت بڕژێنە بەسەرمانە خوایە لەم بەڵا و مصیبەت و نەکبەتێ پارێزاومان کە و بە دوورمان کە و لاماندا یا ربی خوایە گیان شیفای عاجل و بەپەلە بۆ هەموو جیهان بنێرە بیکە بەوانە و دەرسێک بۆ هەموو جیهان تۆ بکەن و بگەڕێنەوە ڕاستی و حقەتیان بۆ دەرکەوێ ئیمانیان بە هێز بێ بەرامبەر بە تۆ هۆشیار ببنەوە پەروەردگارە یا ربی خوای ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ منداڵمان بکەی یا ربی خوایە گیان خۆمان ماڵ منداڵمان هیدایەت دەی یا ربی خوایە لە پەیامەکەی خۆت شارەزامان کەی لە ڕیسالە و سنەتی پێغەمبەر شارەزامان کەی یا ربی خوایە لێ نەپاڕێنەوە لە باوک و دایک هەموو لایەکمان خۆش بی لە گوناه هەموو لایەکمان خۆش بی لە مردوانی هەموو لایەکمان خۆش بی بەسەی بەکەسەڵی داماوی ناو گۆڕمانە بێتەوە یا ربی خوایە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە لە ڕۆژی قیامەتشە لە ژێر ئاڵای لا إله إلا الله ومحمد رسول الله عشرمان کەی لەسەر حەوزی کەوسەر لەسەر چیمەنەکانی باش لەگەڵ پێغەمبەران و یاران و یاوەرانە حەشرمان کەی پەروەردگارە دامان بنێی بەدەستی مبارەکە و پێغەمبەرە نازدارە ئاوی کەوسەرمان بیتیە خوایە کوردستانمان پارێزا بکەی لە هەموو نەهامەتی و قاتی و گرانی و دەربەدەریەک لە هەموو ڤایرۆسێک لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک یا ربی خوایە گیان دەپارڕینەوە ئەم نەخۆشی و ناخۆشیمان لەسەر هەڵگری دەرگای مزگەوتەکانمان بۆ بکەیتەوە یا ربی خوایە گیان عیزەت و نەسڵ زیاتر بە ئیسلام و مسلمانان ببەخشی یا ربی خوایە گیان دەرگای مزگەوتەکان بە حەرەمەینی شەریفەنەوە داخراوە یا ربی خوایە گیان لێمان بکەرەوە بەسەی بە کەساتی داماویمانە بێتەوە یا ربی خوایە گیان بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجوڵەرەوە بەکردەوەی خۆمان لەگەڵمانە مەکە یا ربی خوایە گیان لێت ئەپارڕێنەوە دەستمان بۆ لای تۆ بەرزکردەوە پەروەردگارە یا ربی خوایە دوعاکانمان قبوڵکە خوایە دوعاکانمان قبوڵکە اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا بعزتك شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من والد ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت نستغفرك اللهم ونتوب إليك نستغفرك اللهم ونتوب إليك يا أرحم الراحمين يا أول الأولين اللهم إنا نعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام اللهم لا تقتلنا بغضبك ولا تهلكنا بعذابك وعافنا قبل ذلك اللهم لا تؤاخذنا بما فعل السفهاء منا ولا تسلط علينا من لا يخافك ولا يرحمنا اللهم ارحمنا وارحم أمة محمد وعافنا وعافي أمة محمد واشف مرضانا ومرضى أمة محمد وانصرنا على أعدائك وأعداء الدين وانصر أمة محمد واحفظ أمة محمد من كل كورونا ومن كل وباء ومن كل آهات وآفات وعقوبات في الدارين يا أرحم الراحمين يا أول الأولين ويا آخر الآخرين ويا ذا القوة المتين ويا راحم المساكين ويا أرحم الراحمين ارحمنا وارحم بلادنا وسائر بلاد المسلمين يا من لطيف لم يزل ارطب بنا فيما نزل أنت القوي نجنا من قهرك يوم الخلل ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين اللهم آمين اللهم آمين اللهم آمين